زانیاری نوێ لەبارەی ناردنی موچەی مانگی هەشتبوونەوەی فەرمانبەرانی هەرێم بەیەکەوە ئاشکرا دەکرێت. بانکی ڕافیدەی ئامادەکاریەکانی بۆ تەوتینکردنی موچەی فەرمانبەرانی هەرێم دەست پێ دەکات. مەسعود پزیشکیانی بە فەرمی مەسعود بارزانی سەرۆکی پارتی بانکێشتی تاران دەکات. حکوومەتی هەرێمی کوردستان بڕیاری داوە هەفتەی داهاتوو لیستی نوێی ڕادەسکراوی موچەی موچەخۆران و ژمارەی وەزیفیان بۆ وەزارەتی دارایی فیدراڵ بنێرێت. ئەندامێکی لیژنەی داراییش دەڵێت لیستەکە بنێردرێت 2 موچە ڕەوانە دەکرێت. جەمال کۆچەر ئەندامی لیژنەی دارایی لە پەرلەمانی عێراق ڕایگەیاند بە ناردنی لیستی نوێی ڕادەسکراوی موچەخۆرانی هەرێمی کوردستان و ژمارەی وەزیفیان وەزارەتی دارایی عێراق موچەی هەردوو مانگی 8.9 پێیەکەوە دەنێرێت. جەمال کۆچەر گوتیشی ناردنی ئەو لیستە ڕاستکراوەیە بە ژمارەی وەزیفیەکانیانەوە کێشەکان چارەسەر دەکات و وا دەکات ئاستەنگەکانی ڕابردووی بەردەم ناردنی موچە دووبارە نەبنەوە. ئەوە لە کاتێکدا مانگی ڕابردوو وەزارەتی دارایی عێراق لە بڕی موچەی مانگی 7 موچەی مانگی 8 نرد، بەڵام حکوومەتی هەرێمی کوردستان موچەی مانگی 7 پێدابەش کرد. سۆران عومەر ئەندامی پەرلەمانی عێراق سەبارەت بە دەستپێکردنی تەوتینکردنی موچەی فەرمانبەرانی هەرێم ڕایگەیاند بە مەبەستی جێبەجێکردنی بڕیاری دادگای فیدراڵی عێراق بۆ بەبانکیکردنی موچەی فەرمانبەرانی هەرێم لە 6 ئابی ئەم ساڵدا داوام لە وەزیری دارایی عێراق کرد بۆ بەبانکیکردنی موچە چاوەڕێی حکوومەتی هەرێم نەبێت، چونکە وەڵام ناداتەوە و نایانەوێت بە بانکیکردنی موچە دەست پێ بکات. ناوبرا و ئاماژەی بەوەش کرد لە ئێستادا بانکی ڕافیدەین دەستی بە ئامادەکاریەکانی بۆ بە بانکیکردنی موچەی موچەخۆرانی هەرێم کردووە کە فەرمانبەران دەتوانن لە چەند خزمەتگوزاریەکی بانکی سوودمەند بن و وەک وەرگرتنی قەرز و پێشینە و کرێی ئۆتۆمبیل و کەلوپەلی نێوماڵ بە قستی درێژخایەن. هەر لەم بارەوە دکتۆر ڕەعد ڕەفعات سەرۆکی تیمی سکاڵاکارانی دەستگای ستاندەر ڕایگەیاند هەنگاوێکی تری تەوتینکردنی موچەی فەرمانبەرانی هەرێم دەستی پێکردووە. لەمە دووە نابێ یەک فەرمانبەر ناوی زیاد بکرێ بۆ لیستی موچە و میلاکات کە بۆ بەغدا دەنێردرێت، هەروەها نابێت 200 دیناریش بکرێتە 250 دینار. ئەمڕۆ پێنجشەمە لە شاری هەولێر لە چوارچێوەی سەردانەکەی سەرۆک کۆماری ئیسلامی ئێران مەسعود بارزانی سەرۆکی پارتی دیموکراتی کوردستان پێشوازی لە مەسعود پزیشکیانی سەرۆک کۆماری ئیسلامی ئێران کرد. بە گوێرەی هەواڵی میدیای پارتی لەو دیدارەدا بیرروڕا لەبارەی بارودۆخی گشتی عێراق و ناوچەکە ئاڵوگۆڕ کراوە و هەروەها جەخت لەسەر هەماهەنگی و پەرەپێدانی پەیوەندیەکان لە بوارە سیاسی و ئابووری و کولتوریەکانی نێوان هەرێم و کۆماری ئیسلامی ئێران کراوەتەوە. هەر لەو کۆبوونەوەیەدا مەسعود پزیشکیانی سەرۆک کۆماری ئیسلامی ئێران بە فەرمی بانکێشتی مەسعود بارزانی سەرۆکی پارتی دیموکراتی کوردستانی کردووە بۆ ئەوەی سەردانی کۆماری ئیسلامی ئێران بکات. ستاندەر نیسمان پێشکەشکردن شاد و کامەرامەن.